بەڕێزان لە تەوەری یەکەمی ئەمڕۆماندا ناساندن بۆ ئەم کتێبەتەکەین بەناوی ئابووری ڕاگەیاندن بۆ ئەوی کە زیاتر کتێبەکە بناسین و بزانین چی لە خۆ دەکرێت مەبەست چیە لە ئابووری ڕاگەیاندن. میوانداری دکتۆر کاروان عەبدوڵڵا هۆرامیمان کردووە نووسەری کتێب. کاکتۆر بەخێر بێ. سەلامەت بن. سپاس بۆ ئامادەبوون و پیرۆزبایی ئەم کتێبەشە لێ یەکەین. سەلامەت بن. سپاسانەکەم. هیوادارم سوچێک لە کتێبخانەی کوردی پڕ بکات. باشە. کاکتۆر چۆن بیرۆکەی ئەم کتێبەت بۆ هات و بۆچی ئەو ناونیشانەشت هەڵبژار بە تایبەتی ئابووری ڕاگەیاندن؟ بەڵێ. دیارە ئەم کتێبە بەشێکە لە هەوڵی تێزی دکتۆرایەک کە لەم مودە کۆتایی هاتوو من توانیم بە پلەیەکی باش بڕوانامەی دکتۆرای پێوەربگرم. ئەوەی کە پێویست بوو وەکو کتێبێکی منهەجی بۆ خوێندنی ڕاگەیاندن لە ناوەندە ئەکادیمیەکانی ڕاگەیاندندا توانیم جەموجۆری کەم و وای لێ بکەم کە بتوانم لە چوارچەوەی کتێبێکە بیخەمە بەردەست خوێندکارانی بەشی ڕاگەیاندن لە زانکۆ و پەیمانگای حکومی ئۆهلیەکان. باشە، مەبەست چیە لە ئابووری ڕاگەیاندن؟ خۆی ئابووری ڕاگەیاندن ئێستا زانستێکە ناڵم زۆر نوێ، بەڵام زانستێکی نوێیە. ئاوێتی نێوان زانستی ئابووری و زانستی ڕاگەیاندنە. کاتێکە ڕاگەیاندن و ئامرازەکانی گەیاندن بەم شێوە بەرفراوانە گەشەیان کرد و چوونە هەموو سوچی ماڵێکەوە، ئیتر ئەمانە بە شێوەیەکی بەرفراوانیش چوونە نێو دنیای ئابووریەوە، چوونە نێو بازاڕەوە و جۆرێک لە جۆرەکان هەموو پامێکی میدیاییان کرد بە کاڵا، هەموو وەرگرێکیان کرد بە کڕیار، هەموو ماڵ و سوچی و دەستی وەرگرەکانی کردە بازاڕ. لەبەرەوە وای لێ هات کە بە ڕێژەیەکی بەرفراوان خەڵکی بۆ سوودوەرگرتن لە بواری ئابووریە یان بۆ قازانجکردن بچنە نێو ئەم مەیدانی ڕاگەیاندنەوە و وای لێ هاو کە ئەم بازاڕە بەرفراوانە ببێتە مەیدانی سەودایەکی قەرەباڵخی پڕقازانج بۆ ئەوانەی کە ڕاگەیاندن بەکاریانن و ئەوانش کە وەک وەرگر لە ڕاگەیاندنە باسییان نەکرێت. بۆیە هەموو چەمکەکانی لە ڕاگەیاندنا بە جۆرێک لە جۆرەکان گۆڕی. پامێکی میدیایی کرد بە کاڵای میدیایی، وەرگری کرد بە کڕیار، خاون میدیاکانی کرد بە فرۆشیار، هەموو شاشەکانی کردە بازاڕ. سەودایەکی قەرەباڵخ لە نێو ڕاگەیاندندا ئێستا هەیە. کۆمەڵە تەکنیک دروست بووە لە نێو سۆشیال میدیایە کە هەمووی وابەستەی خەرج و خواست و داواکاری و هەموو ئەمانەیە و دوجاریش بۆ کڕین و فرۆشتنێک کە سوودی لێ ببینێت. باشە کاکتۆر، حەزەکەم بێ بوەستێت باست لە کڕیار کرد، لە فرۆشیار کرد، ئایا بڕاستیمان لە ڕاگەیاندنا بوونی هەیە لە دامەزراوەیەکی میدیاییە؟ بەڵێ ئێستا هەموو دامەزراوەیەکی میدیایی ئەومان بۆ جاکەیتەوە کێ کڕیارە کێ فرۆشیارە لە نێو بازاڕی ئابووری میدیادا. ئێستا تۆ کە خاوەنی دامەزراوەیەکی میدیایی، پەیامی میدیایی لە ڕێگەی تەلەڤیزیۆنێکەوە نێری لە ناو بازاڕا بە فرۆشیار مامەڵەت لەگەڵاکرێت، چونکە ئەم پەیامەتە فرۆشیتەوە بە کێ؟ بە وەرگرانە، بەو بینەرانەی کە لەگەڵتان. ئەوان بە جۆرێک لە جۆرەکان ئیتر کڕیارن، چۆن لە بازاڕە کاڵایەک عەرزەکەی، لە کۆمپانیایەک لە سوچی بازاڕێک لە دوکانێک کاڵایەک عەرزەکەی، تۆ لێرە لەم شاشەیەوە توێ پەیامێک عەرزەکەی، پەیامەکە بۆ بە کاڵا تۆ ئەیفرۆشیتەوە. ئەم فرۆشتنە مەرجینە تۆ پارەی لە بەرامبەر وەرگری، تەوەجوهی بینەری لێ وەرەگری، سەرنجی بینەر وەرەگری، ئەیگری ئەم بینەرە لای تۆوە بێ، سەیری تۆوەکە. دوجار ئەم سەرنجە کە دراوێکی نوێ لە نێو بازاڕی میدیایە ئەفرۆشیتەوە، لە ڕێگەی ڕیکلامەوە بێ، لە ڕێگەی دروستکردنی ڕایگشتیەوە بێ، لە ڕێگەی پشتیوانی تۆوە بێ، لە هەر جۆرێک بێ ئەم سەرنجانە ئەفرۆشیتەوە بەچی؟ بۆ قازانجەی کە خۆتەتەوێ. تۆ مەرجێ قازانجی پارە دوێ، لەوە چ قازانجت بێ لە ساتێکا بۆ ڕایگشتی بۆ جوڵانی شەقام، یا قازانجت بێ بۆ گەیاندنی پەیامێکە پشتی پەیامە سیاسیەکانت، کۆمەڵایەتەکانت، ئابووریەکانی خۆتە. یان دوجارم سەرنجە دەی بە ڕیکلام، بە خاوەن ڕیکلامێکە ئەو پارەت باتێت، لێرە مامەڵەکە بێتەوە بە پارە، کەواتە پەیامەکەی تۆ بێ بە کاڵا، وەرگرەکەتە بێ بە کڕیار، خۆشت کە پەیام سازێنەری نێو دامەزراوە میدیایەکەی ئەبیتەوە بە فرۆشیار. و ئەو شاشەیە کە هەتا بازاڕە، چ لە نێو دەستی وەرگر، چ لە نێو ماڵەکانە، چ بنووسین، بە هەر شتێکی ترەوێ بە جۆرێک لە بازاڕی میدیایی. ئەمە ئەو میدیایی کە هەیە گناوەک و بچیتە نێو مەیدانی تەکنەلۆژیا و بەرەمێنانی تەکنەلۆژیای میدیایی، ئەویش جۆرێکی ترە لە بازار، ئەویش مامەڵەیەک ترە لە بازاڕی میدیایی. باشە کاکتۆر، کاتێک بۆ منەک لێکۆڵینەوەیەک ئەکرێت، توێژینەوەیەک ئەکرێت یان کتێبێک ئەنووسرێت، زۆر جار هەنێک بابەتی میدانیتیە. ئەم کتێبە هیچ بابەتی میدانیتیە یان زیاتر لێکۆڵینەوەیەکی زانستی؟ ئەوەی توێژینەوەکە بڵێ عادەتەن توێژینەوە لە بواری میدیا و ئابووریا بابەتێکی مەیدانی بەرفراوانی تێوە پشت بەوە بەستێت. بەڵام ئەمە وەکو
هەڵێنجانێکە بۆ دیراسەکردن لە ئابووری میدیایە بۆ خوێندنی ئابووری میدیا کۆکراوەتەوە و ڕێکخراوە بۆ ئەوەی خوێندکاران بتوانن جیهانیان تایبەتە بۆ بە هەرمی کوردستان ئەوە زانستی ئابووری میدیا باسەکە زانستەکە چییە بنەماکانی چین لەسەر چی کارەکە سەرچاوەکانی ئابووری کامانن چۆن پەیام بۆ ئابووری میدیایی بۆ سوود لە میدیایە دروستەکرێ ئەمە باسی ئەوەکە بۆی خوێندکارێکە لە بواری میدیای خوێنرێ فعلەن بزانێ ئەم بوارەی کە بە ئابووری میدیا ناسراوە چییە و چۆن مامەڵەکە و تایبەتمەندیەکانی بەپی هەڵسەنگاندنی خۆت دامەزراوە میدیەکانی هەرێمی کوردستان تا چەندێک خۆیان لەم زانستایە بینیوەتەوە دوو حاڵەتەیە حاڵەتێکە دامەزراوەیەکی میدیایی دروستە بێ ڕێک بە ئامانجیەوە کە ئەوێ فعلەن لە بازار ڕامامەڵە بکات و سوود وەرگرێ ینی میدیایەکی تیجاریە حاڵەتێک تریشێ هەر میدیایەکە ئەچێتە دروستە بێت و چێتە ناوەرگر ئەم مامەڵەیە ئەکات لەگەڵ یا ئەبێ بەڵام بە ئامانجی سەرەکی سوود وەرگرتن ینی پارە وەرگرتن نییە ئامانجی سەرەکی تەوەجهە لە مامەڵەیەکی تر لە بازاڕێکی تراکە بتوانێت وەرگرەکانی بەکاربێنێتەوە نەکەوەی تیجارەت بکایەکەوەی کە بڵێن ئیش لەسەر ڕیکلام بکەن نەکەوەی ناساننی کاڵای بازاڕی هەبێ نەک ئەم حاڵەتانە بەڵکو میدیایەکی سیاسیە لەنێو بازاڕی میدیایە ئیشەکە بۆ جوڵانی ڕایگشتی ئەم بەچی ئەم ڕایگشتیە جوڵێنێ بە تەوەجۆ بە سەرنجی خەڵکی ئەی جوڵێنێ سەرنجی خەڵکیش ئێستا دراوێکە لە دەستی خاوەن میدیایە ئەی فرۆشێتەوە بۆ مەبەستێکە ئەیەوێ بەکاری بێنێت باشە کاکتۆر بۆنە هەندێک بابەت هەیە ڕەنگە بە ئێمە نامۆ بەیان کەمتر بەرگێمان کەوتبێ بۆیە حەزەکەیم کۆمەڵێک پرسیار بکەم هەموو دامزراوێکی میدیایی بەعنی پشت بەدا بە لایەنێکی ئابووری دەبەستێت ئەو لایەنە ئابووریش زۆر جار لە هەندێک میدیای لاوازە لە هەندێک میدیای ترازانی سەپۆرتێکی باشەکرێ لێرە هیچ شیکردنەوەی بۆ ئەمە کراوە بەڵێ لەویا بە درێژی باس لە هەموو ئەو سەرچاوە ئابووریانە کراوە ئەو سەرچاوانەی کە میدیا پارەی لێوە دەسەکە و ئەو سەرچاوانەی کە لێوەی خەرجەکە عادەتەن بازاڕی شەمانەی تایە تۆ ئەبێ خەرجی خۆت و داهاتی خۆت بەراورد بکەی بزانی بەچی گەیشتی بە قازانج گەیشتی یا لە زەرەرای ئەگەر لە ڕووی مادیەوە لە زەرەرای ینی بەس پارەت سەرف کردووەی لە ڕووی معنیویەوە لە ڕووی بازاڕەکەتەوە ئامانجەکەتەوە توانیتە لە قازانجابی ینی ئەم بودجەی کە خەرجت کردووە بۆ نمونە کەناڵێکی سیاسی پارە خەرجەکە بۆی بتوانێت تەسیری لەسەر ڕایگشتیە بێ ئایا فعلەن تۆم پارێت خەرج کردووە بەقەدەر ئەمە تەسیرت لەسەر ڕایگشتی هەبووە یعنی قازانجت کردووە یان نەخێر هێشتا کاریگەریەکەش دروست نەکرەوە پارەکەش خەرج بووە لە نێو ئابووری میدیاڵێ هەر کەناڵێک نەتوانێت ئیقناع دروستکە لای وەرگر لە زەرەرایە هەمیشە لە زەرەرایە چونکە تۆ نەتوانی ئیقناع دروستکە ینی سەرنجی وەرگرت نەگرت کاتە کۆمەڵە پێوەری تیا بۆ دیاری بەڵێ ینی سەرنجی وەرگرت نەگرتووە ینی نەتوانیەوە وەرگرەکەت لا بێ بتوێ بەکاری بێنی ئایا بۆ ڕیکلامێکە بۆ خاوەن ڕیکلامێک تۆ پارەی لێ وەرگری ئایا بۆ جوڵانی شەقامە ئایا بۆ گەیاندنی پەیامەکانتە یا بۆ هەر شتێکە کاتەوێ ئایا بۆ پەخشی فەرهەنگێکە بۆ هەر شتێکە کاتەوێ کە وەرگرت لا نەبوویان تۆ لە زەرەرای وەرگریش کاتێ لای تۆیە کە بە ڕێژەیەک ئیقناعی لا دروستکەی باشە بەردۆخی نوێی ڕاگەاندن چۆنە بینی ئێستا ئەوەی بە میدیای نوێ باسەکرێتەوە لەو کتێبەیە بەشێکی بۆ دانراوە لە ڕووی ئابووریەوە بازارێکی زۆر قەرەباڵغترەوەک لە میدیای کلاسیک میدیای کلاسیک بازارێکی شەفافی هەبوو بازارێکی بچووکی هەبوو کاتە باجێکی نوزین کامە کلاسیکەکەی و کامە کلاسیکەوەی ئێستا تەنانەت بە تەلەڤیزیۆنیش ینی بەشێکە بێت لە کلاسیک ئەگەر نەڕژێتە ناو سۆشیال میدیا و دیجیتال میدیا و ئەمانەوە ئەگەر تەبیعی ئێستا هەموو تەلەڤیزیۆنێک ڕژاوەتەوە مەیدانەوە بۆی بمێنێتەوە میدیای نوێ ئەوەی لە دیجیتال میدیا و لە سۆشیال میدیا و ئەمانەیە مامەڵی لەگەڵاکرێ ئەمە زۆر قەرەباڵغە ینی لە ڕووی اقتصادیەوە تەنانەت لە فەیسبوک و ئینستاگرام و تلگرام و تیکتوک و هەموو ئەمانەکە هەن لە بازاری دیجیتال میدیایە هەر یەکە و مۆدێلێکی بازار و بازارگەری دروست کردووە هەم خۆیان بوون بە کەرەسێک بۆ بازارگەری بۆ پەیامی سیاسی بۆ بازارگەری پەیامی کۆمەڵایەتی و تیجاری و ئەمانە و هەم خۆشیان دراویان دروست کردووە دراو مەبەستمەوەیە کە تۆ ئەچیتە نێو بازاری تیکتوکەوە لە ناو گەنجانە بڕۆ پێتە ناسێنێ دراوەکەم بۆ نمونە ئەستێرەیەک دراوێکە شێرێک دراوێکە چیەک دراوێکە مامەڵەی پێوەکرێ ئیشی پێوەکرێ ئەمانە جۆرێک لە بازارن تایە جۆرێکی تر بازارێک لە کوچە و کۆڵانێکە دوکانێک لە کوچە و کۆڵانێکە لێرە مەدان و ئەکاونتی خۆی هەیە ئیشی هەیە کاڵەکانی ئەفرۆشێتەوە پرۆسی گەیاندنی کاڵاو ئەمانەکە دروست بوون و پشتیوانی ئەم بازارەوە دروست بوون فراوانبوونی بازار کۆنەبوونەوەی لە یەک شوێنە بە پشتیوانی بازاری میدیاوە دروست بوون هەموو ئەمانە لە نێو میدیای نوێیان زۆر قەرەباڵغترن یعنی تا نەچیتە ناوی دراسی نەکەی نازانی ئەمانە
چ تیجارەت و چ وەکو بڵێ سەودایەکی قەرەباڵخی تایە میدیای نوێ کاملەن ئەگەر نەڵێم کاملەن لە 190 کەوتۆتە ناو ئەم مامەڵەیەوە ئێتر مامەڵەکەەوە بێ وەکوتم دراوت دەستکەوە یان بۆ بزواندنی ڕایگشتی کاکتۆر باس زۆر لە کاڵاکەی لە کتێبەکەیە مەبەست چێ لە کاڵامە بەس بەراوردەوە پەیامی میدیایی بە بەرنامەکەی بەڵێ بەڵێ بۆ ڤیدۆی کەسێک دایانێ بەو تێکست و پۆستە و ئەمانە کەسێک دایانێ لە نێو بازاڕی ئابووری میدیای وەکو کاڵایەک سێرەکە باشە ئەی بەکارهێنەر ئەو کەسانی کە بۆن لە سێری ئەو مشترین کڕیان ئەوانە ئەگەر ڕوونکردنەوە بێ ئێمە لە کوای ئەم ئێستا من و تۆ کە لێرەوە پەیامێکە نێرین فرۆشیاری پامەکەم ئەمە هەیە خەڵکی نەگوێمان لێ بگرن ئەمانەوێ ئاراستت بکەین بۆ فڵان بەگرامی فرۆشنیا وەڵایترەوە کەوێتە سەر بەهای کەناڵەکە کە ئایا ئەوێ کاڵاکانی فعلەن گران بن بەهادار بن یان لە چه ئاستێکا بن ئەوە ئەمێنێتەوە سەرەوەی کە سیرمانەکە یەت بەلامانە کۆنتترۆلکێ خاتە سەرەوە کلیکمانەکە لایکمانەکە شێرمانەکە هەر کۆمنتمان بۆ نووسێ هەموو ئەمانە پێوەرێکن بۆ مامەڵەکردن تۆ تەماشاکە سەیری ئەکاونتەکەی خۆت بکە دڵت بەوە خۆشە کە ڤیوەرت زۆرە باشە دڵخۆشترە بیەگەر شێرت زۆر بێ بۆ لەبەرەوەی شێر پارەیەکی سەنگینترە وەکو وایە تۆ 1000 دینارێک بێ بەدەست مناڵێکەوە یا 10,000 بیتی وەکو وایە شێرەکە تۆ 10,000 باتێ دڵت زیاتر پێخۆشە ئەمە تۆ کە ناتەوێت تیجارەت بەشتەکە بکەی بەسە تۆی خۆت بناسیین ناساندن دوایی بەهات بۆ دروستەکە خۆت دەرکەوتنی ئەستێرەکان بەهای ئەوان ئەوەیە کە لەناو خەڵکە تەوەجوهیان لەسەرە سەرنجیان لەسەرە ئەگینا من و تۆ بۆ نمونە تۆ و ڕۆناڵدۆ ئەمانە فەرقیان نییە ئەگەر تەوەجوهەکە نەبێ سەرنجەکە نەبێت ئەم بەهایە بۆ تۆ دروست بۆ ئەو دروست بۆ ئەو بەچیەوە ئەمەی وەرگرتووە بە توانای وەرزشیەوە تۆشە تێ بڵێ بە توانای ئەعلامیەوە لە ئەکاونتی خۆتە بەهاکە وەرگری ئەم بەهایە سبەینێ تۆ ئەگەر مامەڵەی کار بکەی ئەوەی یەکەم جارە دێ و نەناسرەی مامەڵەکەت جۆرێکە ئەوەی کە ناسراوی و بەهای خۆتێ مامەڵەکە جۆرێکترە ئەلەویا سوودی لێ وەرەگریتەوە ئەلەویا سەوداکەکەی باشە هەر دامەزراوەیەک یان با بڵین بوارێکی ڕاگەاندن دەزانین کە ناوبانگێکی هەیە لەگەڵ متمانەیەەکە ئەم ناوبانگ و متمانەیە تا چنێک کار ئەکاتە سەر ئەم بازاڕە ئەوە دراوە بە ناوبانگ و متمانە یەکێ لە سەرچاوەکانی پارەدارکردن کە بۆ میدیا دانراوە ئەو متمانەیە کە میدیا ئەتوانەیە بۆ لە مدەیەکی درێژی چەند ساڵیە فقط متمانە دروستکە فعلا بڵێن ئەمە میدیایەکی ڕاستگۆیە هەرچیەک بڵێ خەڵک بە هاوەوەری بگری ئەمە دوایە و مدەی کە متمانەکە چەسبی ئیتر مامەڵەی پێوەکە ینی ئەو کاتە تۆ بۆ هەر شتێک بێ گەڕێتەوە بۆ وەکوایە دوو دوکان لە ماڵەکەتا لە گەڕەکەتا بێ یەکیان متمانەت بە کاڵاکانیە بێ یەکیان نەدەبێ ئەمانە ئیکسپایرە فرۆشی ئەم نایفرۆشی تۆ ڕوو لە کامیانەکەی ڕوو لەوەی کە متمانەکەت پێ هەیە ئەگەریش کاڵاکەی گرانتر بێ چونکە ئەو متمانەیە بۆ خۆی بێ بە کاڵایەکەی فرۆشێتەوە ئەو لەوە چ ڕێژەیەک پارە بخاتە سەر کاڵاکە لە برەوەی ئەو متمانەی بە دروست کردووە لای تۆ فعلەن میدیاش کە متمانە دروستەکە خەڵک بۆ یەگەڕێتەوە ئەو خەبەرەی لە کەناڵێکی ترەوە بیسێ لە شوێنێک ترەوەی بیسێ گەڕێتەوە بۆ ئەم بزانێ ئەمی کردوێتی یاننا ینی لەوێ شتی کڕیوەیەت لێرە شەیکڕێتەوە ینی هەموو کڕیاری کەناڵەکانی تر هەموو کڕیاری میدیاکانی تر وەرەگرێتەوە بۆ خۆت ئەبن بە بەشێک لە کڕیاریەش باشە ئەمە باشە ینی زۆر جار لە کوردستاندا دەوترێت ئەو میدیانی کە بۆ ئابوووریەکی زەخم یان زەبەلاحیان هەیە سەرکەوتوترن ئەمە پێوەرە لە بواری ئەم زانستەدا ئەزانی پێوەرێکی چیە کاتێکە ئەو داهاتی زۆری لە بەردەمایە توانای مرۆیی زۆری شەکڕێ ینی بەسادەی ئەو کاریگەریە بگۆڕێت بە سادەیی پێت بڵێم کاتێککە ئەو توانای ئابووری زۆری لە بەردەسایە ئەو کارمەندەی کە وەریەگرێ 24 سعات ینی هەمیشەی مێشکی خاتە خزمەتی میدیاکەی خۆی بۆ خەرجی کارمەندەکەدا بەڵام کاتێک کە داهاتی کەمە مدەی سعاتێکی لێکڕێ تۆ سعاتێ وەرە ئیش بۆ من بکە و بڕۆرەوە لەو کاتەیە ئەم کارمەندە هەموو توانایەکی بۆ ئەو نییە ینی نەیتوانیوە توانای مرۆیەکە بکڕێ کە داهاتی زۆر بوو توانای مرۆیی زۆر یەکرێت توانای مرۆیی بەهادار و بەرز و ناودارەکرێ جگەلەوە توانای زۆر بوو تەکنۆلۆژیای بەهێزتری لە بەردەسایە جگەلەوە ئەفکار و فکرە و دیدی خەڵک بۆ بەرەمهێنان زیاتر ئەکرێلوی ئەمانە هەموو خەرجەکرێن فعلا باشە کاکتۆر ئەم کتێبەکە توانە سوودی لێبینێ ئەم کتێبە من بۆ خۆم پێشکەشم کردووە بە خوێندکارانی بەشی ڕاگەاندن لە زانکۆ لەبەرەی خۆ لێ مامۆسای نەخێر لەبەرەوە شتێکی منهەجیە دیراسیە ینی بە تەنها جار خوێندنەوەی لەوە لە هەندێشت حاڵی نەبێت پێویستی بە شەرح و وردبوونەوە و ینی بە جۆرێک ئەوەی کە پێ کتێبێکی تەدریسیە
کتێبێکە بۆ خوێندن. ئەتوانرێ وەکو سەرچاوێکی زانستی بێگومان سەرچاوێکی زانستی بۆ توێژینەوەی زانستی لەو بوارەدا. باشە کاکتۆر ئەگەر کەسێک حەز بکە لە بوارە بەکاری بهێنێ یان لەکوێ دەستی ئەەکە؟ وڵای زیە لە هەندێک لە کتێبخانەکانە هەیە، من لەگەڵ ئەو برادرانە هەندێک چاپخانێک کە بۆی کردوم ئەوانەی خەنە بازارە لە پێشنگاکان ئینشەڵا بێت. ئینشاڵڵا ینی ئەتوان بەردەستی بخەن. باشە هیچ شتێک هەیە لەم کتێبە ئێمە باسمان نەکرد بە تۆ بە گرنگی بزانیت؟ وڵای زۆر شتیە و کتێبە لە بەرنامەیەکە باس ناکرێت. بەڵام ئەوەی کە فریاکەین لە ماوەکەمە ئەوەندەی کە هەیە فعلەن من باسی تێورەکانی ئابووریم کردو، ئابووری ڕاگەیاندن کە لەسەر چ بنەمایەکی شەکەن، ئەو تێوریانی کە لە سەرتاوە هاتوون، توێری ئابووری زانیاری، توێری ئابووری سەرنجەوە، توێری IQ، ئەمانە هەمووی باسکراوەتیا لە ڕووی زانستیەوە بۆ توێژەرانی بواری ئابووری و ڕاگەیاندن سوودی باشێت. باش تا چەندێک دەواازە کاتەوە بەسەر بابەتی ترە بە تایبەتی ینی ئەمە بابەتێکی ڕەنگە بڵین تازەتر بێ لە بابەتەکانی تریان کەمتر بەر چاوی هەم خوێندکار هەم ئەو کەسانی تریش کەوت بێ. بابەتەکە بەرفراوانە. من فعلەن شتێکم تیا کردووە کە لە زانستی ئابووریشە لە خوێندنی ئابووریشە ڕووبکەن ئەم بابەتانە، یان ئێستا لە ڕاگەیاندنا خۆشبەختانە ئێمە لە بەشی ڕاگەیاندنی زانکۆی سلێمانی فعلەن بە تەوەجهێکی ڕاست ڕووی تێکراوە ئیش لەسەر ئابووری ڕاگەیاندن نەکرێ. ئەگەر لە بەشی ئابووریشا بۆ نمونەکە وەکو زانستێکی سەر بەخۆی خوێنرێ ڕووبکەن ئەم حاڵەتە نەتیجەی باشترە یا بەدەسەوە خەڵک باشتر لە بارودۆخەکە تێگاوە، هەتا ئاراستەیەکە بۆ چوونە نێو پرۆسی پەروەردەی میدیاییەوە کە خەڵک بزانێ فعلەن میدیا ئەوەندەی کە ئەوێ خەڵک فێر بکە، ئەوەندەی کە ئەوێ خەڵک پەروەردە بکە، ئەوەندەش لایەنی ئابووری و تیجاریتیە. میدیا لە ئێستادا بەڕاستی ئاراستەکەرێکی زۆر باشە و زۆر کاریگەری هەیە لە کۆمەڵگاکاندا. بەڕاستی ئەتوانین بڵێن هاوڵاتی بەرەبەر خەریکە هۆشیاری بۆ دروستەبێیان جارێ ماومانە؟ وەڵای ئێستا ئەوەی کە هۆشیاری دروستەبێ ئەو پرۆسە و زانستەیەکە ئێستا دەست پێکا بە پەروەردەی میدیایی ناویە بین لە ناوەندەکانی خوێندنە. ئەبێ فعلەن ڕاهێنەرانی پەروەردەی میدیایی گەشەیان پێ بدرێ بۆ ئەوەی خەڵک لە میدیا باگا بکەنەوە بزانن فعلەن چییە و بە خەڵک بڵێن کە تۆ لە ئەکاونتی خۆت مامەڵەکەی بەرەو چه ئاراستەیەکە ڕۆیگەر خۆت نەزانی چی مامەڵەیەکی لەگەڵاکەی مناڵەکەت یوتیوب بەکارێنێ چۆن مەبێ مامەڵی لەگەڵاکەی گەر نەزانێ بەرەو چه ئاراستەیەکە ڕوە ئەمە زیاتر خەڵک وشارەکاتەوە، ئەمە دەواازەیەک لەوە کاتەوە، ینی بواری پەروەردەی میدیایی سوود لە بابەتی ئابووری میدیا بینێ بۆی خەڵک بزانێ فعلەن ئایا ئەم مەیدانە لە ڕووی بازاڕەوە چۆن و چۆن مامەڵی لەگەڵاکە. دەستەکان خۆش بکات سەلامەت بن سەرکەوتوو بن. دووبارە بەخێراتن دەکەین و پیرۆزراوی لەکەین. سپاس بۆی کە ئەمڕۆ بەشدار بووی لەگەڵمانە. سپاس بۆی، ئەوش مەمنون.